کەم کەس دەتوانێت لە خەباتی سیاسی کۆمەڵی ئیسلامی بگەڕێ ینی خاڵێک بدۆزێتەوە کە مای شەرمەزاری و عەیبداری بێ بۆ کۆمەڵ و بۆ کادر و دەنگدەرەکانی. ئێمە ئەو ڕۆژەی بووین بە هێزێکی مەدەنی ڕاستگۆ بووین و بە مەدەنی دەستمان کرد بە کاری سیاسی و خەباتی مەدەنی خۆمان دەمەڵگاشە. ئێمە لە کاری ڕابردووماندا گوتمان ئێمە کاتێک کە لە حکوومەتە بین، کاتێک کە ئەچینە ناو حکوومەت، ئەو نوێنەرانەی ئایانێرین دەستپاکە بن، دڵسۆزە بن، خزمەتکاری ڕاستەقینەی ئەو میلەتە بن، نابن بە بەشێک لە ئەو سیستەمە حکومڕانی گەندەڵی لە هەرێمی کوردستان هەیە. تا ئەو ڕۆژەی لە حکوومەت کشاینەوە خەڵکی دەرەوەی کۆمەڵی ئیسلامی ئەو شایەتی بۆ کۆمەڵی ئیسلامیدا، وەزیرەکانی کۆمەڵ، مدیر عامەکانی، مدیر ناحیەکانی، ئەو خەڵکانی کۆمەڵی ئیسلامی ناردوێتی فعلەن هەڵگری ئەو بەهایانە بوون کە کۆمەڵی ئیسلامی هەڵی گرتووە. ئێمە لە ڕابردوودا لەگەڵ میلەتی خۆمان گوتمان ڕاستگۆ بین لەگەڵ داواکانتان، ڕاستگۆ بین لەگەڵ خواستان، بە جورئەت و ئازایانە لەسەر مافەکانتان ئەمێنینەوە. لە 8 ساڵنا لە 4 ساڵی ڕابردوو، لە 8 ساڵی ڕابردوو ئەو کاتی ئۆپۆزیسیۆن بووین 4 ساڵیش کە چووینە حکوومەت لەسەر ئەو مەبدەئانەماینەوە ڕاستگۆیانە لەگەڵ مەبدەئەکانی خۆمان بووین. وتمان بەرگری لە کاری پەرلەمانی و مؤسساتی شەرعیەکەین کردمان، وتمان لەگەڵ درێژکردنەوەی نایاسایی پەرلەمان و سەرۆکایەتی و چی نابین کردمان، وتمان نابینە بەشێک لە جومگەی ئەو سیستەمە گەندەڵی کە لە هەرێمی کوردستان هەیە کردمان. ئەوەی کە بەڵێنمان بە میلەتەکەی خۆماندا ڕاستگۆیانە لەسەری ماینەوە، باجی قورسمان لە پێناویدا، ئێستاش باجەکانی بەردەوامن.